میوانێکم لەگەڵ دەبێت چالاکوانێکی بواری ئافرەتانە لە بەغداوە لە ڕێگەی سکایپەوە بەڕێز ئەنسام بەدری زیاتر لە بەڕێزیانە پرسم کە هۆکارەکان چین. بەڕێز ئەنسام، لە ماوەی یەک مانگی ڕابردوودا زۆرترین حاڵەتی جیاببوونەوەی هاوسەران لە عێراق تۆمار کراوە، هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ هۆکاری سەرەکی چییە؟ لێوەرەتان باش، زۆر سپاس بۆ میێوانداریە. بێگومان بدڵنیاییەوە هەر کە ئامارەکان بڵاو دەکرێنەوە لە ئەنجومەنی باڵای دادوەری عێراق تایبەت بە ئاماری هاوسەرگیری و جیاببوونەوە هەمیشە بەڕاستی جۆری تووشی سەرسوڕمان دەبین بە زۆربوونی ئامارەکانی جیاببوونەوە. ئەگەر هاتوو سەیری ژمارەکە بکەین دۆخی ئابووری وڵات هۆکارێکی سەرەکیە لە هەمان کاتدا بابەتی فرێژنیش لە هەمان کاتدا ئەو دۆخەی کە هەیە بۆ هاوسەرگیری ئەمیش هۆکارێکی دیکەیە بۆ زیادبوونی ژمارەی جیاببوونەوە هاوسەران، چونکە دۆخی گشتی لە عێراقدا بەڕاستی کاریگەرێکی زۆری هەیە لەسەر دۆخە تایبەتەکەی نێوان هاوسەراندا بۆ خێزانی عێراقی. ئەمەوێ ڕێی ئەمانە نەبوونی یاسایەکی ڕاستەقینە بۆ چارەسەری ئەم کێشەیە بکات. بەڕاستی خۆی لە خۆی دەکێشەیە یاسایەکی توند. ئێمە وەکو چالاکوانان زیاتر تێبینی ئەم خاڵە دەکەین بابەتی یاسایەکی توند، یاسایەکە کە ئەوەی کە چێ زیان دەبێت لەم بابەتەدا منداڵ و ژنانن. بەڕاستی لە بابەتی جیاببوونەوە چێ بازەکەی دەدا منداڵان و ئافرەتانن. بابەتی گەڕانەوەی مافە بۆ ئەمانە بەڕاستی شتێکی قورسە. ئایا چۆن بتوانین کەوە ماف بۆ ئەمانە بگەڕێنینەوە کە بازی ئەم جیاببوونەوەی دەدەن؟ بەڕاستی کۆمەڵگەش هۆکارێکی دیکەیە لە هەمان کاتدا. هۆکارەکانی کۆمەڵگەوە بارودۆخت باس کرد، بەڵام باسیش لەوە دەکرێت کە هاوسەرگیری پێشوەختەواتە خوارد تەمەەن 18 ساڵ زۆر جارستا ئەبینین حاڵەتەکانی ڕووی لە زیادبوونە. ئەمەش هۆکارێک نییە بۆی کە ئەم پرۆسەی هەڵبوەشێتەوە یا جیاببوونەوەکان ئامارەکان تێپەڕێنن؟ بەڵێ، هۆکارەکان کە دەبێت هۆی زیادبوونی ژمارەی حاڵەتەکانی جیاببوونەوە ئەوەیە کە ئەو هاوسەرگیرانن کە لە دەرەوەی دادگاکان دەکرێن بۆ ئەوە چونکە ناتوانرێت مافی ئافرەتان مافی یاسایەکان بەردەستە بکرێن. هەل هەمان کاتدا نەریتی کۆمەڵگاش کاریگەری هەیە کەوەهان دەدات بۆ ئەوەی کەەوە کە هاوسەرگیری پێشوەختە بکرێت. لە هەمان کاتدا دایک و باوکان ناتوانن ڕۆڵی خۆیان ببینن. بەڕاستی ئەمەش کێشەیەکی دیکەیە بەڕاشکاوی دەیڵێم کێشەیەکی زۆر ئاڵۆزە. لە هەمان کاتدا دەکرێت چارەسەریشی بۆ دابدرێ، بەڵام پێویستە دەستپێشخەریشی دیکەی هەبێت لەلایەن لایەنە پەیوەندیداکارەوە. بۆ نمونە ئەنجومەنی باڵای دادوەری ئەویش هەر 6 مانگێک جارێک کە ڕاوێژی زیاتری هەبێت و ئامارەکان بڵاو کاتەوە. لە هەمان کاتدا ئێمە پێویستمان بەڕاستی بە توێژەری زیاتر هەیە لە تەواوی وەزارەتەکاندا توێژەری زیاتر هەبێت. پێویستە دیراسی زیاتر بکرێت بۆ ئەم بابەتە لە کۆڵنەوەی لەگە بکرێت. ئایا هۆکارە سەرچەکان چین؟ بۆچی ئەم ژمارە بەم شێوەیە زۆر و هەر زیاتر دەبێت؟ تا چەندە دڵنیان لەوەی کام ئامارانی بڵاو دەکرێتەوە ئاماری ڕاستەقینان بەو پێی کە بەشێک لەو هەڵوەشانەوەی پرۆسی هاوسەرگیری یا جیاببوونەوە لە دەرەوەی دادگاکان تۆمار دەکرێن، کەواتە حاڵەتەکان زۆر زیاتر لەوەی کە ئێستا هەیە. ئایا توانیوتانە کۆنتترۆلیەوە بکەن ئامارێکی دقیقتان لە بەردەستا بێت بۆی کە چارەسەرێکی باشی بۆ پێشنیاز بکەن یا بدۆزنەوە؟ دەکرێت حاڵەتەکانی جیاببوونەوە کە بڵاو دەکرێنەوە. بەڕاستی ئەمە پێمان وایە کە ئەمانە ڕاستەقینەن، ئەوانەی کە لە دادگاکان پرۆسەکان ئەنجامداوە هاتوونەتە دادگاکان بۆ ئەوەی کە لێکتری جا ببنەوە لە ڕێگەی گرێبەستی دادگا، گرێبەستیژی یاساییە. ئەمە بەو شێوەی دەیبینی. بەڵام هەندێک حاڵەتی دیکە هەن کە لە دەرەوەی دادگاکانن بەڕاستی ئەسڵەن ناگەن بە دادگاکان. ئەمەش بەڕاستی شتێکی دیکەیە. ئەمەش کێشەیە بۆ ئامارەکان و ئێمە وەکو چالاکوانان بۆیە ئامارەکان هەندێک جار بەڕاستی وردن، هەندێک جاریش وەکو گوتمان ڕەنگە لە هەندێک لایانی پەیوەندیدارەوە نەبێت بە شێوازێکی دیکە بڵاو بکرێنەوە، لە لایەنێکی دیکە ئەو ئامارە نەبڵاو بکرێنەوە. بەڵام بەهم ئەو ڕێگەی کە من باسی لەوە دەکەم ئەوەیەکەوە ئەوەیە کە ناکرێت لە دەرەوەی دادگاکان پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدرێت، ڕێگری لە پیاوان بکرێت کە ئەو
نەکرێت کە بڵێن بە شێوازی دیکە مامەڵە لەگەڵ هاوسەرەکانیان بکەن بابەتی چوونە قوتابخانەکان ئەمەش کە هۆکارێکی دیکەیە هاوسەرگیری پێشوەختەش ئەمەش هۆکارێکی دیکەیە ئەگەرچی ئەمە مافێکی سەرەتاییە بابەتی پرۆسی هاوسەرگیری کە بەڕاستی سەر پرشک بکرێت لە هەڵبژاردننی هاوسەری خۆی ناکرێت لە ژێر 18 ساڵیەوە بێتە چونکە نەگەشتۆتە خاڵی پێگەیشتن بۆ ئەوەی کەوا خۆی بتوانێت سەرپشک بکرێت بۆ ئەوەی کەچی هەڵە بچێت بکێتە هاوسەری داهاتووی بەڕاستی ناکرێت ناچار بکرێت خەڵکانێکن ڕەنگە خێزانەکان هەبن کچەکانیان ناچار بکەن بۆ ئەوەیەوە هاوسەرگیری بکەن بێگومان ئەم کێشانەشی لێ دەکەوێتەوە بۆیە چێ بازەکەی دەدات جارێکی دیکە منداڵەکان و ئافرەتان دوات پیاوەکانیش ڕەنگە بازەکەی بۆیە ئەمە ڕەنگە خەڵکانێک هەن بەڕاستی ناچار کراون بۆ ئەم پرۆسە هاوسەرگیری بۆیە لە کۆتاییدا ئەم کێشەی لێ دەکەوێتەوە. زۆر باشە بەڕێز ئەنسام بەدری چالاکوانی ئافرەتان لە بەغداوە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمان بووی زۆر سپاس.